پارێزەرێک لە سەرچەقانەوەی ماڵ و مڵک لەلایەن دەوڵەتەوە زانیاری ئاشکرا دەکات. ئایا بەپێی مادە و بڕگەکانی ناودەستور دەتوانرێت ماڵ و مڵکی دەست بەسرا گیرا و بتەقێنرێتەوە؟ پارێزەرێک ڕایدەگەیەنێت هەر تۆمەتبارێک دوای تەواوبوونی ڕێکارە یاساییەکان و خستنە ڕووی بەڵگەکان لە دژی لە بەرامبەردا ماف بە تۆمەتبار درراوە لە بەردەم دادگا بەرگری لە خۆی بکات بۆیە نابێ موڵک و ماڵی بتەقێنرێتەوە. ئەمڕۆ سێشەممە 13 شوبات هەڵوێست میرانی پارێزەر بە میدیای پارتی ڕاگەیاند چەند بنەمایەکی یاسایی لە ڕێسا و سیستەمی یاسای نێودەوڵەتی قبول کراوە و کاریان پێدەکرێت لەوێشەوە شۆڕ بۆتەوە بۆ تەشریعاتی وڵاتان و کاریان پێدەکرێت. ئەو پارێزەرە زیاتر ڕوونی کردەوە و گوتی لە بڕگەی پێنجەم لە مادەی 19 دەستوری هەمیشەیی عێراقدا ئەم بنەمایە جێگیر کراوە کە تۆمەتبارێک دوای تەواوبوونی ڕێکارە یاساییەکان و خستنە ڕووی بەڵگەکان لە دژی لە بەرامبەردا ماف بە تۆمەتبار درراوە لە بەردەم دادگا بەرگری لە خۆی بکات. باسی لەوەش کردووە گەر تۆمەتبار تۆمەتەکەی لەسەر ساخەوە با بڕیاری دادگا دەست بەسەر موڵک و ماڵیدا دەگیرێ و ئەو کات مافی دەوڵەتە چی لێ بکات. ئەگەر بەناحەق تاوانبار سەرانەی لاسکاڵەکار سند بێ موڵک و ماڵی دەست بەسەرا گیراوی تاوانبار لە ڕێی موزایەدەوە دەفرۆشرێتەوە و مافی مافکورا و وەردەگیرێتەوە. لاگەڵەوەشدا هیچ موڵکێکی تاوانبار خاپور ناکرێ و ناتەقێنرێتەوە.